دەم باش تەماشاوانی gelekî ja Parlemanê Gencan û rolê wê ji bûnî neratêkirina gencan. Di niha da bêguman behsê pêkanîna Parlemanê Gencan li Herêma Kurdistanê tê kirin. Di niha jî da li Hewlêrê ez barim divî demî jî da aha ew demê ku bername tê da tê te pêşkêşkirin. Di niha da li Hewlêrê konferans bi rêve diçe ji bo helbijartina Parlemanê Gencan li Herêma Kurdistanê. Ku ev Parlemanê hêjan li bin çavderiya نتوین هفگرتی بره‌و دچه کو اول همو پرانیا ولاتین جهانی پارلمان هیا دنهای هرما کردستانی جدا کل وی هرمی و کویند زانن گلک ری خراین تابع بتخا گنجان هنا ما افریق خراین کو احزاب کردی دعمایتین گلک ری خراین دیجی هنا اف پارلمانتار و اف پارلمان و کد بیژن هات درست کردن جبو کو همو تویجن گنجان همو ری خراد و چارچوبه وی برنامه وی پارلمانی دا کو بگمان ارکیوی پارلمانی بریار در کردنینا بلکو ارکی شوریه جهت رمزی و معنویه جبو کو بزانه خاصین گنجان چنه پرزگلیکن گنجان چنه اراده و طاقت گنجان چنه هم وکو پروژه تقدیم وکو شواری تقدیم آلیین پیوندی دار که جبو کو لسر بین راساندن لیدن هذا پرزگریک درکت که روجوه اوجی که دو کنفرانسی دا وکو اندام کنفرانسی بو سازیان چابمانی ددن خویه کرن کدنا و کنفرانسی دا وکو دبیجن دنا و همو جمگندی دا همو کنفرانسی به اوایجی دستواردان حزبی ازاخه و و پرزگریجی درست کردن هر وقت به حس کردن که کو نونرن وان وی پارلمانی تنه ل سلیمانی به حال بجارتن چون کنفرانسی لیل بازار دوی که اول بازار هولیری که هند جواکا سیویل هند رای خراوندن اف اندام دستی شان کردن جبوی چون ناوی پارلمانی بالا برسان پارلمانی گنجان رولی لنونراتی کردنی گنجان دا استا کنفرانس تایبەت به هەڵبژارتنی پارلمانی گەنجان لە شاری هەولێر بەڕێوە چێکە پێشتر ئامادەکاری بکراوە لە هەرسی شاری هەرێمی کوردستان بێگومان نوێنەری دەستنیشان کراوە کە لە شاری سلێمانی بەتەنیا لە چارچۆی هەڵبژارتن نوێنەری دەستنیشان کراوە شارەکانی دیکە شەکو چاودێرەکان ئاڵێن بەبێی هەڵبژارتن دەستنیشان کراوە بۆ زیاتر قسەکردن لەسەرەوە ئێستا دلێر عەبدولخالق ئەندامی کۆنفرانسی گەنجان لە شاری هەولێرەوە لەسەر هێلی پەیوەندیە کاک دلێر ئەم کاتەوە باش کاتان باش ئەکرێ بزانین کە دوا پێشهاتەکان دوا بڕیارەکان و ئەنجامەکانی کۆنفرانسی ئەمڕۆی هەڵبژارتنی پەرلەمانی گەنجان لە شاری هەولێر چۆن بوو؟ بەڵێ دوای تەواوبوونی قۆناغی هەڵبژاردننی نوێنەرایەتی لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی ئەمڕۆ کۆنفرانسی هەرێمایەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی ئەندامەکان لە هەولێر ساز کراوە لە کاتژمێر و نیوی ئەم بەیانیەوە دەستی تێکرد ئەم ئێستا کە قسەتان لەگەڵەکەم کۆنفرانسەکە تەواو بوو وە کۆنفرانسەکە بە کۆمەڵێ مناقەشە و جەدەل و گفتوگۆی بابەتیانە تێپەڕی لەسەر ڕۆڵ و ئەرک و گرنگی بوونی پەرلەمانی گەنجان لە هەرێمی کوردستانە بۆ بە چاوڕوونی بەڕێستان ئەم پرۆژەی نەتەوە یەکگرتوەکان و لە ڕێگای UNDP و لە ڕێگای چەند ڕێکخراوی تری کۆمەڵی مەدەنیەوە کاری بۆ کراوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا و ئەم پەرلەمانە دەبێتە هێزێکی مەدەنی و دیموکرات لە چوارچێوەی دەسەڵاتێکی ڕەمزیدا کار دەکات بۆ سەرخستنی پرۆژەکانی گەنجان لە هەرێمی کوردستان هاوکات ئەبێتە پردی پەیوەندی و کۆمیونیکیشن لە نێوان گەنجان و دەسەڵات و لە نێوان لە گەیاندنی پەیامەکانی گەنجان بە دنیای ناو دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێ شێوازی بەڕێوەچوونی ئەو نیقاشاتانی ئێوە لە چارچۆی کۆنفرانسەکە چوون بوو دەرئەنجامەکان چ بووە کاڵێن دەستێوەردانی حەزبی بەشەیەکی زەق دیار بوو لە ناو کۆنفرانسەکە بەڵێ بۆ معلوماتی بەڕێستان لە سلێمانی ڕێکخراوی واتی ئاگادارێکی بڵاو کردەوە کە هەر گەنجێک لە هەرێمی کوردستان و لە سنوور سلێمانیە کەفاەتی هەیە بۆ دروستکردنی پرۆژەی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەتوانێت سیلی بنێرێ ئەو ژمارەی بەشداری کرد لە سلێمانی بە شێوەی دەنگدان بەڕێوەچوو بەڵام لە هەولێر و لە درۆک ئەمە شەر میکانیزمی ئەم ڕێکخراوە خۆیەتی لەژێر سەیتەرەی ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە بەڕێوەچووە بەو شێوە هەڵبژێرداوە کە نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لاوان و قوتابیان و خوێندکاران و ژنان بانکراون و یەکێک لەم نوێنەرانە بۆتە نوێنەری ڕاستی ئەم کۆنفرانسە و بەشێکی خۆشتان ئاگادارن لە واقعی دنیای مەدەنی و کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە NGO-کانی ئێمە بەشێکی زۆر لە ڕێکخراوە NGO-کان سەر بە حزبەکانی دەسەڵاتن بۆ ئەگەر ئەم قسەیە ڕاست بێەوە بەشێکی لەم شوێنەوە هاتووە هەر لەبەر هەمان هۆش بۆ معلوماتی خۆتان ئەمڕۆ لە کۆنفرانسەکەی ئەندامانی کۆنفرانس بە ڕوونی درکمان بەوە کرد بە ئاشکرا دیار بوو کە هێزی سیاسی و پەرلەمانی و حکومی گەورە لە هەرێمی کوردستان لە هەوڵی شکستهێنانی پرۆژەی دروستکردنی پەرلەمانی گەنجاندا بوون بەڵام لە ئەنجامەوە لە ئاکامدا بەهۆی سوودبوونی ئیرادەی گشتی گەنجانەوە بڕیار لەسەرەوە دا کە پەرلەمانی هەرێمی کوردستان کە پێشتر بڕیار وا بوو پەرلەمانی
ئەم گەنجانە ببن بە ئەندامی پەرلەمانی گەنجانی عێراق بەڵام کۆی ئەندامانی کۆنفرانس لە ڕێگای ئەو گروپاتانەی دروست کرا ئەو هەڵبژارنەی دروست کرا وەرگرتنی سمپڵ و ڕێی ئەندامانی کۆنفرانس بڕیاریاندا پەرلەمانی سربەخۆی هەرێمی کوردستان دروست بکەن و ئێستا لیژنەیەکمان دروست کرد بۆ کاری ئەوە بێت ئەم لیژنەیە ڕژنووسی پەرلەمان و توارچەوەی کارکردن و پەیڕە و پرۆگرامی کارکردنی ئەو پەرلەمانە و چۆنێتی هەڵبژاردننی ئەندامەکان و دیاریکردنی سەرۆک کەواتە پەرلەمانە ڕێگەخات. بەڵێ کای دلێر دو پرسیارمان ئەوەیە کەواتە وەخفی زەمانیتان دانەوە بۆی چون هەیکەلی ئەم پەرلەمانە دەستنیشان بگێت لە سەرۆک و جێگیر و سکرتێری پەرلەمان و ئیتر ئەندامەکان ئەوەی کە ئێستا پێگەشتوین ئەم لیژنەیە بەرپرس دەبێت لە ماوەیەکی دیاریکرێتەوە بەرپرس دەبێت لە ڕێخستن و بە سوودوەرگرتن لە ئەزمموی ئەو وڵاتانی پەرلەمانی گەنجانی هەیە ئەوە ڕوو نەبێتەوە چۆن ئەم پەرلەمانە ئیش بکات بۆ ئەم پەرلەمانە چوارچێوەی ئیشکردنی چۆنە بێت لەم چوارچێوە زەمەنیەدا بڕیا لەسەرەوە درێ کارکردن و هەیکەلێ چۆن بێ وەبان بۆ معلوماتی بەڕێزیشتان ئەم پرۆژەیەکی خۆبەخشی قازانجنویستی مادیە واتە ئەم پەرلەمانە وەکو لە بەشێک لە کەناڵەکانی ڕاگەاندن بڵاوکراوە ئەندامە گەنجەکانی کە بریتیە بن لە خەڵکە دیار و دیارەکانی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و پشتی هەموو شوێنەکانی تایە ئەم پەرلەمانە ئەرێکە خاتە سەر ئەندامەکانی یەن هیچ موچەیەک ئیمتیازاتێک هیچی نییە بەڵکو لە تەک ڕێکخراوەکانی تری کۆمەڵی مەدەنی تێکۆشێ بۆ ئەوەی پرۆژەی باش پێشکەشکات بۆ خزمەتی گەنجان بۆ وێنە ئێمە ناتوانین یان ئەم پەرلەمانە کە دروست ئەبێ دەتوانێت دەسەڵاتی یاسادانانی نییە توانێت ئەوەش نیە بە شوێکی فعلی چاودێری باشی حکوومەت وانەش بکات بەڵکو ئەتوانێت لە ڕێگەی ڕاستپاردە و پێشنیار و پرۆژە یاسا بۆ باشکردنی ژیانی گەنجان و لاوانی هەوڵەکانی خۆی بکاتە بەنمونە ئەتوانێت پرۆژە یاسا بنێرێ بۆ لایانی بەرپرس بۆ کەمکردنەوەی ڕێژەی پێکاری بۆ بەدەستێنانی هەلی کارکردن بۆ ئەوەی چۆن بەڵێ کای دلێ بەڵێ بەکەتی بازارە و بەسێزەوە توانێت ئەم شتانە بکات ئەوەی کە زۆر ئەسەح ئەم پرۆژەیەکە کە هەڵی سەرخستنی هەدەین و پرۆژەیەکە تا ئێستا ژۆنەی هەوڵمان داوە کە دەخالەتی حەزبی تێنەکەوێت و بۆ ئامانجەشی شەکەین کە بۆ بەڵێ دلێر عەبدولخالق ئەندامی کۆنفرانسی بۆ پێکهێنانی پەرلەمانی گەنجان لە هەرێمی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ جان بێگومان ئەوەیەکیش ئەندامین کۆنفرانسی بێت دەبێژێت دەستێوەردەنا حەزبی دناوە کۆنفرانسێ تایبەت بە پێکهێنانینا پەرلەمانی گەنجاندا هەبوو لێ نیقاشین گەلێکان نەکردن دەرەنجام دنهادا جڤینە بێداری با و دەبێژێکی و لیژنەیەک دەستنیشانکێ ji بۆ گاف لیژنە هەیکەلێ ڤی پەرلەمانی دەستنیشان بکە و لە گۆر ئەوان اتفاقاتên ku ew li ser rêketine Parlemanê Gencan bête pêkanî li Herêma Kurdistanê. Balê Gandî li duhokê gelme ye. Kerem ke? Evro konferanseke li Hewlêrê hate enjamdan bi merema pêkînana Parlemanekî bo gencên Kurdistanê şan duhokê jî hemî boykot kir çunkî gencên deverên teqetiyayê gencên Zumar û Kerkûk û ev şingar û piştdarî konferansî da nekir ev jî xalekanî getêve çunkî me dibêtin em duwa devera bîne serxû ve zêdebarî Kerkûk jî û dîtineka dî jî alî siyasî gelek alî goran ve ew desalata opozisyon zanîn û demokrasiya zanîn hemî sulta etraf meclis ve konferansî da wergirin hejmerin jî sandê dibûye pêxuşte bû destêwerdana Kayk Gandî dengê şebeke gelek tamamneye kir ciyê xwe bigore em da başta li hev dufan bikein tu bi xwe jî endamê konferansê bigelo belê we nûnerên duhokê hûn paza nûner bûmez bi arim we baykota konferansê kir belê sebebê baykotkirinava jî çi bûn wekû tu dibêjî besa bûn ku nûnerên deverên veqetandî ji şêxan şingal ji derdorên bajarê Musilê beref nebûn belê zêdebarî destêwerdanên taybetî Şwan hizba kî bûn kî pitir yazaq bû destêwerdanê ber hizban destêwerdan aliyê goranê ve aliyekê gelekê muqeses destêwerdan hate kirinê û teqrîben bizava xwe pirêka wî perlemanî û armanca ya bizava xwe zayedî perlemanê kir. Bale Gandî li duhokê endamê konferansê Parlemanê Gencan spas bû berhebûna te bale hêjan umêd man li gele li şarezûr ew li ser heman pirs fermo Êwaritan baş serçawm destxweşiya bernamedan lê yekim spas fermo spas bo berrezanî ke twaniyan ew
کۆنفرانسە ڕێخەن لە ڕووی گەنجانەوە بەڕاستی کۆمەڵی گەنجی ڕۆشنبیر و تێگەیشت و ئەیشبینین و هەر لە شاری سلێمانیەوە ئەو هەموو شتانە دەستپێکا نەمابینە ڕۆژێ لە شاری درۆکە و ئەمڕۆ پێم وایە لە دهۆک بوو یا دوێنێ بوو کۆمەڵی گەنجویستیان پێشنیارکەنەوانیش بەشدار بن بەڵام باکۆت کرا پێم وایەوە دەستی حیز بوو نەهێشت ئەو گەنجانە بەشدار بن ئایا نیان هێشت ئەو گەنجانە تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکیان نییەوە کەوەکو بەڵام کاکەمێت ئێستا غاندی کە خۆی ئەندامی کۆنفرانس بوو لە دوای گوتەیەکێک لە سەدەمە ئەساسەکانی بایکوتکردنی ماوە بوو کە گۆڕان بە شێوەیەکی زەق دەستێوەردانی ئەم کۆنفرانسەیە کرد بزرگنەوەی گۆڕان بەڵێ وایەوە ئەوە بە پێقسەکانی خۆی بەڵێ من بە بەڵگەوە پێتەڵێم بە بەڵگەوە پێتەڵێم وان نەبووە لە بەرەو گۆڕان لە دووەکە هیچ ڕۆڵێکی نییە و هیچ لە دووەکە هیچ هیچ حزب لە پارتیار لە دووەکە هیچ حزبێکی تر نییە لە دووەکە بەدڵنیایی و بەدڵنیاییەوە قەناعەتم هێشتی و هەبێ هیوادارم گۆڕانیش ئەوانەی کە لە دووەکن بتوانن وەڵامی و برادرە بدنەوە. بەڵێ سپاس پەیوەندەکەشت باوکی ماردین لە سوڕان فەرموو. ئەو کاتت باش بەڕێز هەموو کاتێکت وڵی ئەمن سەبارەت بە کارەبای تەلەفۆنەکە پەیوەندەکەم لە نەحیسی دەکەنەوە بەڕێز ئێمە ئەوە چەندی 15-11 کارەباکەمان وشبووی ینی وش پێویست ئێستا ینی نوێژە ئاشای کارەباتی هێت و بۆ سعات 12 شوێ سعات 12 شوێ کارەبایەکە دەکوژێتەوە نزا 12 نیوڕانێ دەهێت و 2 ساعتێکی کارەبا دەیە بەس لە کاتی پێویستدا کارەبایەکەمان نابیدن. ئێستا ئەوە چ گوتت چ وەختە ینی خەڵکیەکە هەمووی بێکارەبایە داواکاریم لە وەزارەتی کارەبا لە بەتایبەتی لە ئەنجومەنی وەزیران بەڕێز کاکنێتیران بارزانانی ینی بڕیارێک بدە بۆی کارەبایەکەمان باشتر ببیتن ینی لە وەختشەوەدا ینی خەڵکەکە کارەبای نیە ئێستا ئێمە بەڕۆژ سعات 11-12 ڕۆژ کارەباوان بۆ چێ 2 ساعت 3 ساعت بەڵێ 3 ساعتی ڕۆژ بڵێ ینی بەڵێ کارەباوان بدەنی. باوکی ماردین سەرنجەکەت گەیشت هیواداری لە نەپەیوەندەرەکان جێلای کێشەیە بێ لە ناوچە سیدەکان برادۆست پێمایە کە کارەبا نییە دەروێش لە هەولێرە فەرموو. ئەو کاتت باس کاکە سەرچاوم دەستخۆشتان یەکەم بۆ تەوەرە جوانە سپاس فەرموو. دیارە گەنج توێژێکی زۆرە لە ناو هەموو کۆمەلگایەکدا ئەگەر نەڵێن زیاتر لە نیوەیە بەلانی کەم نیوابێت و ئەوەش پێویستێکی ڕۆژا پێویستێکی ضروریە ئێستا کەکەوە پەرلەمانێکی گەنج هەبێت بەڵام من یە چەند پرسیارێکم هەیە لێرەدا لەو دوو برادەرێکەوە ئێستاکە قسەیان کرد پێش ئێمە کەوەکو نوێنەری گەنجان لەوەیە ئایا ئەوان پێوانەیان چیە ئەوەل شت بۆ دانانی ئەو ئەندامانی پەرلەمانە ئەگەر بەدانان بێتن و ئەگەر بە هەڵبژاردن بێتن ئێمە لە زروفی خۆمانە لە کوردستان نابینیمان ئەگەر ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بێتن حزبەکان پێشبڕچەیەکی زۆر تون دەکەن بۆ دانانی ئەندامانی خۆیان و دەست بە سەراگرتنیەوانە تۆ بڵێ ئەو حزبانە دیسانەکە هەر نەچن کەسەکان بە مەحسوودیەت و بە مەنسوودیەت لەوێدانن ئەگەدانان یاخۆت هەڵبژاردنێکی وا دروست نەکەن کەوا کەسانی ئەوان دەزگەن چونکە ئێمە تەجروبەمان هەیە مەسەن لەو فترەی پێشودا ماوەیەک پێستاکە بڵێن دەنجی گەنج بەرز بۆ کەوا گەنج احتیمامی پێدراوە هەستان لە کۆنگرەی حزبەکانە مەجموعەیە گەنجیان هێنایە پێش بەڵام گەنجەکان چیان گەنجەکان کوڕ و کچی مەسئولەکانن بەنابە بە دەموچاوی گەنج هاتوونەتە پێش بەڵام بە عەقڵیەتی ئەو پیرانن و ئەو سیاسەتی ئەو حزبانن کەوا ئیشەکەن نەک بە ئاڕائی گەنجی و بە فکری نوێ و بە داهاتی نوێ و بەس تازەوە ئیشکەن دەستخۆشی لەو گەنجانە ئەکەم ئەگەر پەرلەمانێکی ئاوا دروستکەن من بە تەمەن گەورەم بەڵام من ئەپما خزمەتکاری ئەو گەنجانەوە هەموو شتێکی بکەم بە پێناوی سەرکەوتنیاندا. بەڵێ کاکی دەروێ سپاس سالار لە شاری سلێمانی فەرموو. ئەرە باش باشتر لە ئەو پەرلەمانە بەڵێ بەڕای من ئەمانە کە هەر کەسێک هەڵەسێ لە حیزب بابێ لە ناو ئەم دوو حیزبەیە بێ ئەیان خەنە سەر سەریان بەڵام لە دەرەوە حیزبێ بە هیچ شێوەیە قسەی ناخوا ئێستا کەس هەڵنەسا جەماعەتێ گەنجیان پردە پشت چاقچاق کاتی مزارەکەی حەڤەی سوبات کەس هەڵنەسا پەرلەمانێک دانێ حەقی ئەو کەسانەکەنەوە کە دنیا جنویان پیان و دنیا کفریان کە بە سەریانە. بەڵێ سپاس بۆ تۆش محەممەد لاک کاکی محەممەد کەرم کە محەممەد لاکرێ گەرە لەسەر هێل نەمایە بەڵێ بەرزان حەسەن لە چوار قۆرنە فەرموو کاکە چۆنی سەرچاوم باشی بە قوربان زۆر سپاس فەرموو
وڵا داوای من لەسەر دامەزراندن ئەگەر ئازێر وڵی زۆرمان پێ باش بە لەسەر تەوەرەکە بەڕێزان لەبەرەوە تەوەرەکە زۆر گەرنگە و باسی توێژی گەنجان نەکات توێژی گەنجان بێگومەیەکە لە توێژە زۆر بنیاتنەر و زۆر ئەساسیەکانی ئەم کۆمەلگایە بەس بەهەرحاڵ تو سەرنجی خۆ بەلایکە بە کورتیکای حەسەن بەڕێزەکەم بەڵی هێستا ئەمە لە چاقڕنەی تەمان بۆ خۆ دەزانێ کابرا فەلاع بێ و هەشتێک بێ منداڵی بە کوێرۆری بە قوربەسەری بەخێوکە ئەوە چێ دەخوێنێ بە هەموو نەوەکی بەخێومان کردوون ئەوە لە 2008 بۆ 2009 لە پەیمانگای مامۆستاان لە ڕانیا تەواوی کردووە ناوەگەشی وەڵی تا کتە ناوی ناڵم پێویست ناکە لە 2008 بۆ نۆ تەواوی کردووە ئەوە تقریبان چەند ساڵەکە ئەو ساڵ 5 ساڵە لە بەشی بیرکاریشە ئەوە چی هەیە 66.8 هەیە دوو وەز بە تاعین بووکتیان وەزبەی سێم وەزبەی سێمی شەر ناوی ناتەوە کەوتەوە ئەو 2012 کەوتە عەلەم شەی لەو عەلەم شەش ناوی ناتەوە ئێستا من باقڵ چ بکەم کاگێ بەرەس نازانم محمود عوسمانە ئامارەکانە چییە لەو شەوان دەژنەک پەیوەندی پێکردوێتی وەڵاوە هەرەوە پەیوەندی بەخۆمەوە عایدی وەزارەت پشتیوان نییە ئەمە جوابی کەس نادەینەوە ئەدی باش ئەمە بۆچێ بچین بالا کاک حەسەن هیوادارین سەرنجی تۆ وەکو تۆڵەیی بەو شێوەیە ئەو ڕەوشەی تواتە بۆ لایەنی پەیوەنددارەکان گەشت بێ بە تایبەتی لیژنەی دەمەزراندن فاخر لە چەمچەماڵە فەرموو ئارە باش سەرچاوم خۆشی بەرنامەکە لێکەم وڵا بابەتێک کە باسەکەی بەڕاستی شانی باسە ئەو پرۆژەی کە ئەمڕۆ لە هەولێر لە سلێمانی لە شارەکان بەڕێوە چووە وا دیارە ئەیانە ئیحتیمام بە گەنجاندن بەڵام مەگەروازی باشە خۆی گەنج بگرە نیوەی کۆمەڵ ئەبێت تقریبان لە هەردوو ڕەگەزەکەیە وەکەویستە ئیحتیمام بە گەنجان بدرێ گەنجی ڕۆشنبیرمان هەیە گەنجی تێگەشت و زیرەکمان هەیە بەدەیان گەنجەیە تێگەشتۆ لە هەموو بوارەکان شارەزای هەیە بەڵام پەراوێز کراون احتیمامە پێ نادرێ بەڵام بەڕێی من ئەو پرۆژانەی کە ئەکرێت ئەو شتانەی کە ئێستا بەنیازن گەنجان لەسەر داوای خۆیان بکرێ یعنی بە هەڵبژاردن بێت یاخود شتەکان ئازادانە بێ دەستی حزبی لە پشتەوە نەبێت بە ململانێکردنی هەموو حزبە سیاسیەکان ڕێژمێ بۆیان بەڵام بەڕێی من ئەمە ئەرچی هێنی کاریگەری حزبیان لەسەرە گەنجان کە پرۆژەی چوە ئەخەنە بەردەست پێش ئەوەی کە خۆیان قسەی لەسەر بکەن بەڕێی من حزب باڵا دەسترە و ئەوەیە باڵێکای فەخر بەڵێ بەرزان توێژی گەنجانی کە لە توێژە ئەساسەکان بێگومان لە کوردستانیشە زۆر جار باس دەکەن کە گەنجان پشتگوێ خراوەنەوە دەرفەتی کاریان نییە وەکو لە چارقڕ نابزانم ئێستا پەیوەندی کات باسەکە کە لە 2-4-5 ساڵە ئەوان تا خارج کردووە تا ئێستا نەدەمەزراون بێجگە لەوەش چەندین باری دیکە لە کاتێکە کە هەموو ئەحزابەکان بە تایبەتی ئەو ئەحزابانەی کە تەئسیری زیاتریان هەیە لەسەر شارەی کوردستانی هەمویان ڕێکخراوی تایبەت بە گەنجان هەیە بەڵام ئەم گەنجانە هەر معاناتیان هەیە هەر کێشیان هەیە وەکو خۆیان ئاڵێن هەر مەشاکلیان هەیە پێکردانیان پەرلەمانەش دوو پەیوەندی جیاوازات یەکێک لاوانەوەتی دەستێواردانی دەسەڵاتی لایەنەکانی دەسەڵاتی هەبوو ئەندامی کۆنفرانس یەکی دیکەش وت لە دهۆی وتی ئێمە کۆنفرانسمان بایکوت کردووە لەبەرەوە دەستێواردانی بزوونەوەی گۆران لەناو کۆنفرانسەکەیە بووە لە ئێستادا ئەندامی کۆنفرانس هەر لە ئێستادا یەکتر تومەتبارەکەن کە دەستی لایەنەکانی دەسەڵات لەناو کۆنفرانسەدایە ئەمە تا چەند نەکرێت هەر ئێستا چاوەڕێ بکەین کە پەرلەمانێکی سەرکەوتووە بەم شێوەیە ئەن دەبێت ئیرادەی بەهێزیان هەبێت ئەمە ئەندامانە کە فعلاً پەرلەمانێکی سەرکەوتووە بتوێنێ تعبیر لە خواستەکانی هەموو لاوانی ئەم وڵاتە بکە بە هەردوو ڕێگەزەوە باوکی کەنعان لە سووران فەرموو ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کەسکێت تکایە باوکی کەنعان فەرموو زۆر سوپاس بەڵێ زۆر سوپاس پێشات شتێکی کەمێک مەجاڵم بدە بەڵامێک تێبینی دەربڕم ئەکید تە پەیوەندیەکی لام لە خزمەت بکەین بەس کەرمکە زۆر سوپاس کەرمکە بەڕاستی برادێک نەشێستا پەیوەندی کرد من جارێندێک تێبینیمە لەسەر وەرگرتنی پەیوەندی و لەسەر بێلاینی چەناڵەکەتان بەڕاستی یعنی کە خەڵکێک پەیوەندی وەردەگرێت لەسەر بابەتێک پێویستە تایبەت بە بەو بابەتە مەجاڵشی بدەن کە ڕێی خۆ دەرببڕی بە تەواوی وەکۆچی ئەو کاک بابێک کەنعان وێ نمونە بێژە مەزاڵ بەرچە فەرگرم ئەو نمونەتە دیتی چاوە بوو ئەنی چاوە باشتر نەگەشتم کومنتاتە فەرموو ئەو تەوەرە تایبەتە مەسەلا پەرلەمانی گەنجان بەلێ یعنی حەق نییە خەڵکی سەر بابەتێکی قسە ئەم چ لێ بکەن خەڵک تاوێت ئەم چ لێ بکەن پەیوەندیەکان خوان پەیوەندی قوت ناکەن بژینی لە سەروی بابەتی باویت ئەم جی حەزکەن مە بخۆژی لێرێک گوت تکایە سەر تەوەریان باوین بەس خەڵکە چ بکەین ئیتر خەڵک پەیوەندیت کێت و مەشاکلێک هەیە حەزکەت وێ مینبەرێ بگەینی بەشکەم ئالیە پەیوەندیدار گۆهداریە بکەن
نکته جیرایی کدی هبا داتو بیجه نشم پیوندی چون که ارکمنیا پیوندی قد بکیم ارکوای پیوندی ورگین خدمت ها بکین بله بله که کنه بابی کنه برای برز بله زور باشه برای برز لکردستان هر چیزی که هبیتن و خدمت ها خلق کردستانی و خدمت ها گنجا و خدمت ها لواه از الوی قناعتش او پارلمان کتازوگل کردستانی های لسر هر بواره گنجان بواره کمالاتی لسر هر بواره کی دوره کی زور بالای های یعنی لانت اپوزیسیون اتدا خلق دیگه اتدا هر بواره کی شغل کتن اوه جناب برادر کی تازوگه دابر جسر گوتی نوا طایبتی بحث حزبای کرا حزب دستالات اگه هر کسی که شامپی گیان دبیتن قره مسئوله که قره خلقی که نخی زور خلقی هجار و فقیر پیگیانده نوا حزبان بدرجه میجوه که زور یعنی کادرت زور زیرک و بتوانا کادرت مستوا کادرت بجرعت کادرت جان خوب بخشی هر جنج دولاتی بونه که 6 سال برینو که شورش ایلولی حتی نو که خبات کرده که ملت خود گشته و آزادی و سربستیه و هر او جنجشیم که او رو که لچپر جبهی دفاع الخاک و ولاتون اجتماعی خود کند و از دواکارم جناب تو تشکیشکار او برنامه طایبتی این آردی زیادتر احتمام بدنه حسد نتوات یا ملت کرد زیادتر احتمام بدنه گفتنا ملت کرد زیادتر احتمام بدنه هندل کو جوش و خروشک بو کلمه بو پیشمرگی محبیتن بو پیشورچون آوان بو دفاع کتن آوان له اجتماعی خو مثلا پارلمان گنجان دا بو برا کو یک تشتبیم کردستان کس نیای بیلان بله بابی کنان خلکی که زور سر هلا پیوندیه ام گلی سپاسیاتت که این سرنجی تجیب ما کو نارت ام دل برچا فرگینا کیت اگر تو رخصت بدیم کاروان لشاری سلیمانی وقای کارم فرمو کاتو باش همو کاتیکت دستخوشی برنامه کولی یکم یعنی براسی برنامه کی زور تایبتو لکاتی کی ضرور داتن براسی دستخوش تان لیکی بله لا خدمت فرمو والله من وكو جنزك لشاري سليماني وتناوبوتشون يكمي اگر جناب كان اذن بن اكيد اسما يعني نادت بس بقوالي برلمان تمدبار كان بغي والله هيك بو جنز نكدو دخوشان لكن تنشتي كتابه كان كدو بلان يعني في سكاشتي شوا بو جنز بكن جنز ولاطك لا خوشي زيد نقله بالله ان شاء الله تنابات بر ولاتي شك بر ولاتي بيجانا ولاتي كمان ما خوش بيد وإلا ولاتو بمنينه ونشي نشارك كلا ولاتي شك تجتجنب إن إسماء كردوا إلى تولا لهمون لا يكون دشمنية لا همش سندرا كان بو بدشمنية كرد يعني برلمان في سكات رولا شوا بو جنز برا سنة كولاتي خوش بيد جنزك لولاتي كي خوي منيته نراد بوش شوية كيف أنا نبات بر ولاتي شك بله سپاس بو توش ریبار ل چمچمالا فرمو الو بله که ریبار الو یا آره باش باشتر بو تو رقم دستخوشی برنامه قد یکم سپاس بو تو فرمو تو قد انا سر گنجانا بله و من وقت گنجگی شاری تمسمال براسی نازم هیچ شتیوانه کرا با شاری تمسمال که نازم پارلمان خلیقی چیه بله که ریبار سپاس برزن او پارلمان ما باسه که پارلمانی گنجان ام پارلمان د صلات یاسادانان نی ام پارلمان د پارلمان زیاتر صلات کی رمزی و معنوی تایبت به گنجان هي زیاتر د صلات شیورمندی راوشکاری هي ام پارلمان هموی او رک خراوات تایبتی به گنجان هموی او کسانی کله معونات گنج مولاتت گن پروژه پروپوزال پیشکش کن امانه شو کو پروژه اسا پیشکش لاین پیوندرکان بکن بوی روشی گنجان د مولاتای که الان روشی گنجان کو پیوسنیه لبرچا بگیرید لاین پیوندرکانش برچاورونیان هبه بوی بتان لچرگا ولا چگو شنیگای که خدمتی ام توی شب کن ام پارلمان است پک نه استا کنفرانسی تایبت کنفرانسی هرماتی لاولر انجام داره ام کنفرانس باس لوایکت که چون شوازی پیکنان ام پارلمان لسرچ اساسی به چون به میکانیزم چون به برنامه چون به بالا ما باس یواکن شیرین لزاخو کن فرمو شیرین خان الو شباش باشتر سپاسو برنامه هوا یعنی اگه سوکی گنجک میشه پزانی سربی پارلمانی نینن یعنی پارلمانی که اینکه هات مثلا دنی ارکیوی چیا دیچیکت ترکیش لایانی باید چند حزب شیدارن تیدا دیچیکت بوان گنجا اگر نه ما پارلمان های اگر وکی پارلمانی چنای که بلا بوها چه پارلمان دیدانه مدرینه یعنی او پارلمان دیدناتا
دیتناتا پارلمانی اوه کو خلک کردستان نونرین همیات دان دامن دیتناتا اویجی چی نکریه کتود بیش يعني هاتونو كتشتكي وصلنا كده خلي تخشي لك اسمع مش لاقي جوتنا كده بس تشتكي وصل بجنجنا كده نكاز جنجك هذا شو صلة تعبنا تخرجنا يعني تخرجنا تعينا من هذا يعني جنج اي كده هاد بكره منسولونا بلوش برلمان دينا داينا ما برلمان هاي اي كده تشتكي بكل بلو يريد مالك بالا شيرين خان سپاس بوده رکان لاولی را فرمو وارد تمام سر چاوم سپاس والله من دەستخۆشی لەو کەسانە کەم چەند مادەیەکی دەستوریە دروستکردنی پەرلەمانێک بۆ گەنجان بەڵام هەتەوە زووتر کاری لەسەر بکرابایە باشترین کاری شەوەیە کە ئەم هەم ڕێکخراوە سیڤیل و مەدەنیان بە حساب بجەیەکی تایبەتیان بۆ تەرخان کراوە بەڕاستی ئەم بجە بە هەدەرە دێت ئەم بجە بۆ ئەم پەرلەمانە دروست تەرخان کرابە لە سەرەتاوە باشتر بوو ئەوە زووتریش ئەم کارە بکرابە دەست پێشخەریشی بکرابە هەرچەندە دەستوریشە بەڵام باشترین کاری ئەم پەرلەمانە ئەکرێ یەکەم بەرنامەی ئەوە بێ کە گەنج لە وەکو ئێستا بەڕاستی گەنج لەم هەریم کوردستانە بۆتە کەرستەی دەستی حزبە سیاسیەکان ئەبێ یەکەم بەرنامەی ئەوە بێ ئەم گەنجە لە کەرستەوە دەربێنێ کە وەکو کەرستەیەک بەکارهێنێ حزب بۆ کۆکردنەوەی چەند کەسانێک لە دەوری خۆی ئەبێ گەنج بیکاتەوە ئەم گەنجەی خۆی کە ئیشی ئەوەیە گەنج لە هەموو دنیا داینەمۆیەکە بۆ بەرەوپێشچوونی وڵات ئەبێ کاری ئەوە بێ لە دەستی حزب گەنج لە دەستی حزب دەربێنێ بەڕاستی گەنج کاری خۆی بکە لەم هەرێمەدا ئەو کەسانێکی کە ئەم پەرلەمانە بەڕێوەبن بەڕاستی ئەبێ کەسی شارەزا و سیاسی نەبن بسەر بە هیچ لایەنێکی سیاسی وەکو ئێستا ئەو ڕێکخراوە مەدەنیانە بەڕاستی بەناو مەدەنیە هەمووی پاڵپشتی حزبیان لەلاوەیە زۆر سپاس بالا سپاس بۆ تۆش بالا بەرزان بێگومان عەبدولقادر حوسەین کە کومنتێک لە پێیجی نارتی لە تۆری کۆمەڵاتی نووسیوە بە ناوی بەیاننامەی دەستەی هەستانەوە لە بەرامبەر نەبوونی نوێنەری سەیسایق لە پەرلەمانی گەنجان ئەو لە کومنتێکی خۆیان کە زۆر بە درێژی نووسیوە باس دەواکە کە ئەوان وەکو قەزای سەیسایق لە سنووری پارێزگای سلێمانی هیچ نەنارەتێکیان نییە لە ناو ئەم کۆنفرانسە بۆ پێکهێنانی پەرلەمانی گەنجان پشتی بێ نابڕی لە هەمان تەوەرەم دێت خزمەتدابین مالیجان دوباره سلاف گوران عبدالله انوسی والا زورمان لپارلمانی کردستان هلگران اینجا چواری چی لپارلمانی گنجان بکن تنها زیان گاندنه به بودجه کردستان هر وها کوان عمریش انوسی باورن به پارلمانی گنجان نیه لبر اوی گنج لم ولاته هیچی بدست نیه هر وها بانو سلامش انوسی پارلمانی کی و معنی بدیهنانی مافکانی گنجانه هر وها امید نقشبانیش انوسه باسی شتی بکن که برجسته بید آخو کرد پارلمانی بیرانی به پارلمان به برای برید یا نه اینجا نوری گنجان انکو پارلمانی پیرانی به برای برید آنه آله اینجاش نوری گنجانه بله کاردو لعربتوا فرمو الو یواره باش سرچاوم براسی من دادم پارلمانه هیچ نکردو با گنجان دانا مزرعه پارلمان تا ئێستا دانا مزرعه کای کردو ئەو بڵێن ئەو ڕێکخراوە مەدەنیانە کاگرەکانتی لە هەولێرەوە بەڕاستی ڕاستەکە هیچی مەدەنی نیە هەمووی دەستی حیزبی لە پشتەوەیە داکرد دەستی حەزبیش لەوەیە حەزبیش ئەرکی وەکو یەکێک لەو لایەنانەی لەو فەکتەرانەی بۆ پێشخستنی کۆمەلگایە باڕاستەکردنی کۆمەلگای بەرەو کۆمەلگایەکی پێشکەوتوو ئایا ئەگەر دەستی حەزبیش لە پشتەوە بێ بەڕای تو باش نییە بەڕای من باش نییە چونکە حیزبەکان هەمویان ناو خۆیانە کۆک نین لەسەیەوەیە بۆیە باش نییە بەلای منەوە بەڵێ بەڵێ سوپاس گەشە لە شاری سلێمانی فەرموو مرحبا کاکە سەرچاوم دەستخۆشی بەرنامە قولێکم زۆر سوپاس فەرموو شەیجی ئەمە لەسەر دەربارەی تعینبوون قسە لەگەڵا بکەم بەڵێ فەرموو ئەگەر ڕازی بیت ئەکید لە خزمەتدایە بەسەکە بە کورتی بەنسبەت قانون سیاسەوە ئەمە چوارەم ساڵیانە چەند کەسێکن کە بەهۆی ئەوە دەرەجە هەیە زۆر زۆر نزمترە دامەزراوە اینجا هینە دوای ئەوەیش کە کاتێک ئەمانە خوێندویانە پلە و پۆستێک خراوەتە بەردەستیان کە زۆر زۆر بە خۆشحاڵیەوە ئەو کولێ ببڕن ئایا نازانین ئەمە نەتیجەی ئەم کۆمەڵێت چی بەسەریەت و تاوەڕێی چی بکەیت بەڵێ گەشەخان ئێمە شیوازارین سەرنجیت بۆ لایەنی پەیوەندەرگەشت بێت لەسەر ئەو ڕۆژێک کە تو باسەکەی ئیبراهیم لە دهۆکێ کەرەمکە الو بەلە کاک ئیبراهیم سلاف سەرچاوە گەنج پەرلەمانی گەنجە دەبێت
او کتبی اندام تیدا بید هلوجارتش لای دزگاه که زانستی و نش لای حزبا و آن دستخوری حزب زمک دانی نریا رفتاقی نیا گنجا بتاکرن و خدمت او گنجا بکتن نبیت ایدیا که منبرک و سیاسی بولای سیاسی سپاس بله سپاس سامان له هولێرەوە فەرموو بەڕێزەکەم کاتەوە باش سەرچاوم کای سامان دەستۆشی بۆم بەرنامە لێکم وەڵا ئەم بەنسبەت ئەم پەرلەمانەوە ئەمڕۆکە کرا لە دووەک بایکۆت کراوە بستنەوەی گۆڵان بەڵێ ڕاز و بایکۆتی کرد لەبەرەوە داوای کردوتی دەبێت گەرزانەی هەفتەی شوباتەکە کراوە لەبەرەوە بژیرێ ئەمان دەسەڵات لایەن نابوو ڕازی نەبوون بۆ کەسانی لە هەفتەی شوباتە کوژا بوو کە لایەن بۆ ڕاز و بۆ گۆڕان بایکۆتی لێکن دەستخۆشی لێکن بەڵام ئەوان دەسەر خاڵەترش پێگاتن کەوتیان نابێت ڕەسمی مەلا مستەفا لەناو پەرلەمانی گەرزانەدا بدرێوان ڕازی نەبوون و کارەکەی ئەوەش بوو دەستخۆشی لە بستنەوەی گۆڕان شەکەن بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بارزان لە شاری سلێمانیەوە فەرموو کای بارزانێکە لەسەر هێلمابی بەڵێ بەڵێ هێژایان محەممەد سەیدیش ئەنووسێ ئێمە پەرلەمانێکمان بە دەنگی خەڵێک هەڵبژاردووە کەس حسابی بوو ناکات اینجا نوڕەی پەرلەمانی گەنجانە بەڵێ بارزان پێشەوە ئەم پەرلەمانە بێگومان پێک بهێنرێتەوە و کارەکانی جێبەجێ بکە بێومێدیەک هێنەوە بێومێدیەک هەم لە کومنتەکان کە لە تۆری کۆمەڵاتی هەیە هەم لە پەیوەندەکانیشە بەڵێ لە بەردەڕەشەوە پەیوەندێکمان لەگەلە فەرموو کاروان لە بەردەڕەش فەرموو ئێوارە باش باشتر بزحمت بسرت كرمك والله او بنظمت برلماني جنجان جنجان بكت واحد زيادة خوش والله حاجة هربو نعدانان برلماني جنجان دو جنفي دكا مقصد بجنفي بو جنجان نجد وبرا من داسني بس اگر بيتك عارفة بو جنجان او دو جيادة خوش زوت خوش حالي سوا او برلمانه قبل مجد بەڵێ عزیز لە حاجیەوە کاکەزی فەرموو سۆری برای بەرەساجی سەرچاوم ئەمە چێ پەرلەمانی لەدام بۆ دامەزراوە ئاڵێن دامەزرێنن بڕیارە دامەزرێنن لەبەری خۆمان زۆر عەسەبێنەوە وانە بۆ پەرلەمانی ئێمە تو چ تەبینێکی لەسەرێ پەرلەمان ئەوەی پەرلەمانی کوردستان بەڵێ ئەو پەری خراپی دەبینم لە چ ڕوویەکەوە وەڵی لە هەموو ڕۆژیەوە ئەی جوابی بۆزن نادەنەوە جوابی سەر بەخوانی بە جوابی زەنابێتیانە معنیاوی پەرلەمان بازنەوە مەسەلەکە ئەوەیە نۆبەی وانەوە ئەوەشە بەدەسەریە بەڵێ کاکەزی سپاس بۆ سەرنجی تۆشە سپاس بەڵێ هێژان پەرلەمانی گەنجان پەرلەمانە کونها تێتە بەحەزکردن دەبێتە دەمەزراندن گەلو ئەوە هەیە چەندێ نوێرەتێکە ڕاستەقینا گەنجین وی وڵاتی کێت و هەموو گەنجان هەموو تەوەجهاتی سیاسی و نەڕین و بچنین جیاواز کۆم کێت و فێران خزمەتە گەنجان بە پرۆپۆزال و پێشنیار و یاساین گەلێکی جوان کرد ئومێت لە وڵاتی فینلەندا فەرموو کاک ئومێت مرحبا بدا سەرچاوم زحمة نبي تخواب أن يكفر سارمي أنا برسم ألين قوي أوانيك ألين جوليما بله ألين قوي أوانيك لا أوروبا كاتي خوي كسون بأوروبا با يو إن روشتم با يو إن تيجينهم بله أوانيك با يو إن روشتم لا أوروبا نستا ألين قوي نازم قاتي أرزياني نازم تو لو باريوا يعني لا كردستان بارتي أرزياني ده بله أوانيك لجنوم يسكدوان لجنوم منطقة عمارة بصونا كدوانا وەکو حەزم کرد بزانم بۆ معلومات لە ئێستادا زانیاریمان لەسەر نییە بەس بە دوازە چونی ئەو پرسەشەکەین کاکومێت سپاس سپاس محەممەد لە سێمێلێ کاک محەممەد کەرەمکە شەر باش باشتر باشی برای بەڕێز زۆر سپاس کەرەمکە کەرەمداری وەڵی مەدەن مداخلای کرد گەل بەرنامەتە بکەم بەڵێم خوشحاڵین سپاس دەستتە خۆش وەڵێ نسبت ئەو خەلکی بە پەیوەندیات کەن بەرادەرێکی بەرگەجا بە تەلەفۆن کرد گوتی شتەوەر دەرنەکەن حەقیقەت بەرنامە وەختێ تێتە پێشکەشکردن ئەو بەرنامە حەقیقەت بتەوەری خۆ بەلاوە کە تەوەر سەر چییە جواب سەروت تەوەر بێتە دانیا پرسیار سەروت تەوەر بێتە کردن بەس خەلکیمە بەداخەوە نزانم حتا بگابێ نهاتی ئاواکری ناحیە حزبیە نهاتی ئاواکیش ناحیە مەبدەعیە نهاتی ئاواکردنش بەداخەوە خوشکێکی بگابێ تەلەفۆن زاخۆ کرد شیرینێ یعنی پەرلەمانی گەلەواکیریە کە مرۆڤ زەمیرە فەخرام نەکرد پێ وجدانە خۆ نەکرد پەرلەمانی کوردستانی گەلەوە بۆ کورداکیری گەلێکەوێت کردشێت هیچ گەنجای پێکاتیا شتیرا پێکاتیا مامۆستای بینوێتێدا مامۆستای زانستیوێتێدا پەرلەمان ناوە مرۆڤ هەمووی تشتە ئەمە ڕەش بکرد ڕەش بکە سپی بکە
بله حکومت بیا از وعی برچاو خو ورگرت همی تشترش نورگرت همی تشترش ندیلت هر یک حقی دا مرو به وجدان نبرد دیرو نعلت المرو بنبارینت. بله کای محمد سپاس بو سرنجاتا مصطفى له چمچماله فرمو. برجام قادر داش. سرچاو. واسطه. سبب برنامجي بو گنجان دا كان برجامن اصلا اميدن بو خاكني بو واطني تيم برلمان گنجان بو نمونه بچوتين شتلم كهرباء كم هنگاوي جاني املته فاي سنه وطن يچنه تانه كهرباء بو دابين كا اما يكم خالد دوم افهم كجا ولا حبدي شباب اكو يكبر تلنا هذا شاشك تومتي اوان شاشه مكتومات بعد او فرانكس او تومتان هلا فايا سيم بلا جوانا كم دكان تمالا بولنا فديبان تمثال شورش هيا عم برسوم سمبجة كبر أكابون منا بالك إنه قصانا تايسك جنة ودكاك أما شو إما تيجي من الموضوعات حد مسؤولين موضوعات دوس أكيد بس أكيد دوس أكيد تايسك مسؤولين ياخذ بلهم أندازيارك يا كومبانيا كان ندى دادقار كامل بلهم وخي أم كابان دادقار يعني أميدك بواتك مدي أتلام برنامجي جنزانة متشاشكني خلقها بله كاك مصطفى جان بو أوندا خليك بأميد لوي بو لهمو بواري كم جاني خليك حزب دستورداني حزب تومت بارك بدستوردان لهمو كايا كان بيجو من قال جا لنا بربرسكانيش باس ما كان كدستورداني حزب لهمو كايا كان أم جمكم القيادة هي متاشن أما ام دستوردانه بشویکی خراب لسر کوملگا لسر برجوندی گشتکانی خالی که بو او دستوردانه هيا ایا او دستوردانه زیاتر بو اکتیف کردنی او دامو دزگاو او همو سازیانه ان زیاتر بو قرق کردن و بو بکارهنانی ل چارچوی برجوندی کانی هم حزب ندانه با روشای الهرمی کردستان برزان نرمین لسی صایغ فرمو غلط انوار بقول انوار بس اغير دايله بورينكن كاي كانوا أول جالس من دامنا برز يقدر وسم أقدر بكري أم برنامج هذا جاوك مو قرر يقوم بساعتني أما يعني بله بلام أبوكم مرة يقوم لبرام برنامج براسي بزوج قاعدم لي من مرة يقوم إما برنامجك معناه يسوي ينزدن يتيايا لو شيء بلام شوصو حوصو هذا دنيا رازي لو برنامجك كشغل لنا كده إذا لكاتك برزان اما كاكي نوريش لا سي سايق لكاتك برلمان يا سي كردستان بدنجي زوريني خليك شوتان برلمان ام برلمان دزغا يا صدنون خشريعات الهرمي كردستان يا صدركات حكومت ولا نفهم كان بند بجي كرنا ويا سي بو خلي بروان بينيا كاي كانوا ربو بروات بينيا ازاني بو برز قبل بر ام صلاه باوري بوشتان يلا شرق اوسط بعام هرمي سروقاتي دولي هي اوشتان ما تازه برلمان تارك على عقلي سروق لعقلي سوي ينزج مهم تردي يعني براسية ما تعرف وادنو لا ملاتا مؤسسة زورة برلمان زورة وزارة زورة بلا وجدانية بلا بلان يا بوجا انا والله بيزمان بيجني بس وجدان وقت التواجد سوى بالله سپاس باوكي بابي هركيل دوكي كرمك بابي هركيل دوكي اگه ما گهدار بکی هردی لبا خوبه دیاره بابي هركيل سره لنما كاي كردي؟ بله كرم كه فرمو الو والله من وكو جنجي بلين سنزي قوم راجم زور ما لم برلمان بله بدا خواد يا ربي عندك بترا بله جان بو الهرم كردستاني لحمو كاين ل باره و برهانینه باره کمپانیا باره شرکات باره رخران جواکا سیویل باره حکومت همو باران داخلی که یکسر احزابان به دستوردان حزبی وان همو سازیان تو مد بارده که گلو بو احزاب سیاسیان دستوردان و کو خلیق دی بجد نوان اگر نبه بو خلیق دی بجد اگر هبه جه آیا د پیغمبر چه هيا با اکتیف کردن و خدمت کردن وان سازیان پتر پیش خستنه آن بو پاوان کردن د صلات حزبیه د چارچوبه وان همو جمگین اساسیان جانا وی جواکی ده بله عبدالله لپیره مگرونەوە کاک عبدالله فەرموو ئەو کاتت باش سەرچاوم دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس وەڵام برای بەڕێز جا خواندام پەرلەمانەکەی کە هەندیان کردو بۆ میلەت و هەوڵاتی خۆ بەدەنگی ئەو میلەت و هەوڵاتی بوون بە ئەندام پەرلەمان وەڵام هەوڵێدم نایە گەنجەکان ئەو جا ببن بە ئەندام پەرلەمان بەڵکو ئەوە شتێکی بکەن بۆ میلەتەکەی ئەوانی کە بەس خەریکی فلە و پۆستی خۆیان و پارەوەگرن خۆ چی دەکەن چ قسێشی بۆ میلەت دەکەن ڕۆژانە کە دادەنیشن لە ئەندام پەرلەمان تەنها مناقەشەی خۆیان دەکەن
يعني پێتوایە كان بو زمان اوان بدنجي ميلت وزماور نبون باندام فرزمان والله ما دوارني ان شاء الله وذا قد زقام سنبوكو اوان هو شي بدن جيلي نويا هو شي بدا بو ام جيلي دنا لبي اوان فادي عام بكنو ثواب بەڵێ یادگار بەڵێ زۆر سپاس یادگار لە هەولێرەوە فەرموو ێوارەتان باش باشتر ئەگە دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسێک کای یادگار فەرموو زۆر چاکە فەرموو بەنسبەت تەوەرەکەتان بەڕاستی دەستا خۆی بۆ هەڵبژاردنەوەی تەوەرە جوانە بەڕاستی من وەکو خۆم قسەکەشم هەرچەندە بەتەعلیقە بەڵام زۆر دڵخۆشم بە این بڵێن نەخوێندەوە ئەو بەڕاستی گەنجی ئەوەن داستی هەبوونی گەنج لە پەرلەماندا بەڕاستی گەنج ئەو ئاستە باڵایی نییە ئەمڕۆ لە پەرلەمانە ئاستەشیوە باڵای نییە لە پەرلەمانە ڕۆڵبینێ بەڕاستی گەنجەکانی ئێمە زۆربیان ئاستی خوێندەواریان زۆر زۆر ضعیفە بەڵێ کاک یادگار بەرحاڵ دەنگی تەلەڤیزیۆنێکت هەر کەس نەکرد لە ئاخیران بە سوپاس بە سەرنجی تۆ بەرەزانەوەی پەیوەندیە کە بۆیە لێرە ئێمە خزمەتیوە زۆر بە باشی بکەن یەکێ تەلەڤیزیۆنەکەتان کەسکەن هەموو ڕۆژەی دووبارەکەینە سپاسە نەکەن لەبەرەوە ئەرکی ئێمە لێرە خزمەتی باشترین شێوە بەڵێ بەرەزان لە هەرێما کوردستانê بێگومان چەندین زانکۆوانە چەندین پەیمانگیانە چەندین ناوەندین جودا جودایان پێگەیاندنا خەڵکی هەنە وەکو کاک یادگار لە هەولێر ئەڵێ بۆ ئاسی خوێندنەواری بەرز نییە ئایا ئەم نەوەندەی زانستی لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە فعلەن ئاستی خوێنەواری ئەم هەموو کەسانەیە و هەموو خوێنکارانە بەرز بکاتەوە سەبەب چییە؟ باوکی وا لە شاری سلێمانی فەرموو ئەم دەم باش دەم باش باوکی باش دەزانیتی بەڵێ ئێمە میلەتی کورد ئێمە پەرلەمانێکمانی خۆم پەرلەمانە هەر هی پیر نییە هی گەنجیشە وانە ئەم پەرلەمانە خەریک چییە خەریکی ئیشی لاوە چییە خەتەنەی کتان و ئەم شتانێ ئەمە هەر زۆر عیبە بە هەر پەرلەمانێوە ساخانی شعبە لە هەولێر ساخانی شعب هەیە لە سلێمانی ئەمە ساخانی شعبە لە هەولێر باوەڕ ناکەمە پەرلەمان بێت ئەنجا ئێمە ڕەمەزانمان بۆ نەگیری ئەی شەشەڵان چۆن بگریت ئەمە ڕەمەزان بۆ نەگیراوە شەشەڵان چۆن بگریت برا بەڕێزەکەم ئەمە هەمووی سەر لێشانم ئەمە خۆڵەکەن تای خەڵکەوە یعنی وەزعەکە بەسەرە بن ئەدی ئەمە چییە پەرلەمانی گەنجدار خوان پەرلەمانێکە ئێمە دروستمان کردووە ئایا هەر پەرلەمانی پیرە هەموو گەنجیشی تایە بەڵێ باوکی وا سپاس بێگومان پەرلەمانی گەنجان بەرەزان لە وڵاتان هەیە کە لەژێر سەرپەرشتنەوەی گرتوەکان هەیە مەبەستیان پەرلەمانە نەیاسا دەرکردنە پەرلەمانی ئێستای کوردستان ئەوە یاسا دەرەکەەوە پەرلەمانە تشرا دەرەوە پەرلەمانە بڕیاری بەدەستەوەی بە نوێنەری خەڵکی لەوەیە بەڵام ئەم پەرلەمانە هەموو گەنجەکان هەموو ڕێکخۆرە گەنجەکان لە چەرکیان پەرلەمانە کوا بنەوە پێکەوە بێگومان پلان داڕێژن پرۆپۆزال پێشنیار ستراتیژ بچوونێتی خزمەتکردنی گەنج ناوشێوان لە چەمچەماڵەوە کاک ناوشێران فەرموو ئالو سەید ئەم کاتەوە باش سەرچاوم زەحمەت نەبێ پەرلەمانی گەنجان ئەمە پێشنیاری پارتی یەکێتیە بێ زەحمەت ئەمە پێشنیاری پارتی یەکێتی نییە ئەمە پێشنیاری وەکو پێشتر وتم لەسەر لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکانە ئەوە خاستی ئەوانە لێرە خاستی کۆمەلگای مەدەنیە خاستی ئەو لەوانەیە کە فێرەن حەزەکەن گەنج سەیوانێکە بێ چەترێکە بێ لە چارچی ئەو چەترە و هەموو گەنجەی هەموو ڕێکخراوەکانی گەنج لە هەرێمی کوردستان پێکەوە لەوێ بتوانە خزمەتی گەنج بکەن بەڵێ کاک ناوشێروان بەهەرحاڵ هەکار لە دۆهۆکێ کەرەمکە هەکار دۆهۆکێ کەرەمکە باشتر کاک هەکار بەس ئەگە تەلەڤیزیۆنەخوای کێم کەی ئەگەر تەلەڤیزیۆنەخوای کێم کەی بەڵێ فەرموو تشكي دست خوشي البرنامج تابكين ويتواري سپاس فرمو تشني هذا كوكا كوكا مجالي دائما بتجي أسبوع ما صار فيودي فاتت بله كوكا كارا و داوی پیوندیه و کم کرد از گنجه کم کوستو بله بله از اکمی گنجم کو جیمن هفته و شش مالمن هفته و شش عندي بیرامت هدن کو بابا پیرت من کردینیا کری او در بدری تلکو انفاله و هیچ تو من ندیتا يعني آن دو كردينية المحصل بقول بابا في المحصل بحتى جزاري أدجان جاك معمرين بقول 36 سالة نادا مزران بناي أم بازا كذي مال ده يك تحيش مني ده أو برا بري كتلفون كري قدي كسنين بموتل كردستاني بلا سرد بهد
بلا برلمان بلا قوانين بلا يثبت هكار من متكش بحكمة عبيدا هذه مستعدم برنبري بحكمة برنبري بقوانين ناس مستعدم تبيزم از بري الدائرة بس قد تقعد وما عقد الدائرة كاوش بنا نهرنا مولا خمها في عقد الدائرة هذا شو أزبن فينا كم كاش هكار بله کاکتار سپاس ام دا خازل برینت که این دم خلاص بر حال نوارو کا سرنجا تگاش بیدارین لاین پیوندار گهداری بکن بله برزن پیکنینی پارلمانی گنجان بگم گنجا او پارلمان تا چند اتوانیت خدمتی گنجان بک تا چند اتوانیت نونراتی که راستقینه گنجان یک اریمی کردستان به همو آراستا توجه جیا کان به فعلا دور بله دستی وردانی حزب کو چاودیرا کانال له همو سازیه کانیتر ولی حتی صبحی تورکی گرمتر دعم الفيريت خدمت وادابین هر شادو بختار بنوار باش